بەڵێ من بدەم ماڵی ئەو مێر منداڵە کوژراوم کە ئێوارە ێژدەیە مانگا لە نێو بەنزیخانێکی ناحێش ڕۆژ کوژرا دیارە لە ئێستادا وەک تو ئاماژەت پێکرد بەشێ لە چین و توێژە جاجاکان مامۆسایانی ئاینی ڕۆشنبیران هاوڵاتیانی سنوورەکە لەبەردە ماڵەکە گیربوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجام داوە دروشمی جاجیان بەرزەوە کردە بەشە لە دروشمەکان بەڵێ بۆ لە سەردارەدانی تاوانباران بەشێکی تریان ئەڵەن نابۆ خەڵەوکردنی تاوانباران و هێشتنەوەیان لە زیندانەکان ئەو دیمەنانەی بینن دیمەنی ڕاستەوخۆی بەردەم ماڵی زانا کامیل ئەو گەنجە کوژراوە کە لە ئەردەی مانگە کوژرا ئەچمە لای خۆیان زانارەکان لە خوان وەرەکەم بزانم ئەیانەوێت لەم گربوونەوەی پەیامی چیان مامۆستا سڵاو لەوێ فەرمی بوێرە لەناڕتی بەشێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانایە پەیامتان چیاتانەوێت لەم گربوونەوەیە چی بگەینن؟ بسم الله الرحمن الرحیم. ئێمە دوێنێ کۆبوونەوەیەکمان کرد لە کە کۆبوونەوەکە پێک هاتبوو لە نوێنەری ژمارەیەک ڕێکخراوی مەدەنی سنووری خەزای چەمچەماڵ و ژمارەیەک کەسایەتی سیاسی و ئاینی و ئیداری و ڕێکخراوەیی کە 5 خاڵمان کردوتە یاداشتێک و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتێکین. بەڵێ هەستەکەین تاوانی کوشتن لە هەرێمی کوردستانە زۆر بووە، بەڕاستی خەڵکی ئەم سنوورە زۆر بێتاقەت و بێزارە، بە تایبەتی خانەوادەیەکی وەکو خانەوادەی کاکەزانە کە کوڕەکەیان بەناحەق شەهید کراوە و لە ڕووداوێکی نەخوازراوە کە بووەتە ئێش و ژان و برینێک لەسەر جەستەی سەرجەم خەڵکی شاری چەمچەماڵ و دەوروبەری. ئێمەش ئەم بەیاننامەمان یاداشت کردووە. ئەمانەوێت لێرە بە حکوومەت بڵین، بە سەرۆکایەتی هەرێم بڵین، بە سەرۆکایەتی پەرلەمان بڵین، بە ئەنجومەنی دادوەری بڵین، بە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بڵین، بە وەزارەتی ناوخۆ بڵین. بەڕاستی خەڵک حاڵی نەماوە بەدەست تەقەکردن و بەدەست کوشتن و بەدەست بێزاریەوە داوا ئەکەین کە چارەسەرێک بۆ ئەو بابەتە دابنین. ئەو 5 خاڵە ئەگەر بێنە دەممانەوە باشە، ئەگەر نا ئێمە هەنگاوی ترمانە بێت، چونکەوە قسەی ناخی خەڵکە ئێمە خستومانەتە سەر کاغەز و داوا ئەکەین حەقی وابوو سەرۆکی حکوومەت یا جێگری سەرۆکی حکوومەت لە پرسەی ئەم ماڵەدا کە هەموو کەس و کاریان شەهید و ئەنفال و تێکۆشەر و پێشمەرگەن ئەبوو خۆیان ئامادە بوونایە بۆ ئەوەی تۆزێک لە خەمەکانیان بڕەوێنەوە. ڕێزت کە بەشداری لەم گربوونەوەی کردووە لە یادەشتەکەتانە هەڵەنم باسیەوەتان کردووە کە دیاردەی چەکی بێمۆڵات زیاد بە وای کردووە کە ڕووداوەکانی کوشتن لە هەرێمی کوردستان زەبن. قسەیەوە چێ بێ لەم گربوونەوەی لەسەر ئێمە بەداخەوە لێرەمانە پرسە سەرخۆشی خۆمان هەڕاستی کاکەزانە و ڕوا بنەماڵەکەی بکەین کە بەداخەوە لە ڕووداوێکی نەخوازەوە لەسەر بڕێک پاراکاویش بۆی قوربانی ئەم سیستەمەی حکومڕانی هەرێمی کوردستان. ئێمە لە یاداشت داوا ئەکەین لە لایەنە پەیوەندیدارەکان لە یاسا سەروەر بێ و دەستی حزب دوور بێ لە یاساوە کە ئەم جۆرە تاوانانە وا بە هەدەر نەڕوات و چاپۆشی لێ نەکرێ یاسا بەکاری خۆی هەستێک کە سزایەکی وا بدرێن کە ئەم تاوانانە دووبارە نەبێتەوە. بۆی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران ئەمڕۆکە لەم گربوانە لە بەردەم ماڵی کاکەزانە بە حکوومەت و بە دەسەڵات دەڵێن چیتر بابەز بێ ئەم تاوانانە. ئەو کەسانی چەکی بێمۆڵەتیان پێ و کەسانی ئۆتۆمبیلی بێتابلۆ و ماتۆرسکیلی بێمۆڵەتیان پێ دەبێت لە یاسا ڕێکخرێ و ئەم دیاردێتە شەنە نەسەنێ هەتا چەک لە دەستی هاوڵاتیا بێ حکومەت چاودێری نەکات ئەم ڕووداوانە ڕوو دەدەرەوە بەداخەوە سەدانی وەکو کاکەزانە دەبنە قوربانی بێ پێویستە پەرلەمانی کوردستان حکومەت هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوەکانی گەنجان و لاوان بێنە دەنگ لە ئاز ئەم تاوانکاری کە بەرامبەر بە کاکەزانە کراوە. ئەگەر دەرفەتەوە من هەوڵدەم کە سوکارەکەیشی وەرگرم دیارە ئەو دیمەنانی کە ئایبینن ڕاستەوخۆ بەردەم ماڵی ئەو مێر منداڵەیە کە لە ڕووداوەکەی هێژدەی بەڵێ بەڕێزت چی ئەو گەنجابی وە پەیامت چیە لەم گربوونەوەیە؟ ئەمە کە سوکاری ئەو گەنجەی کە شەید کراوە دووبارە ئێمە وەکو بنە ماڵی کاکەزانە دیارە ئەم بابەتە کە ڕوویدا کارەساتێکی دڵتەزێن بوو بەڕاستی پێناسە ناکرێت لە تاوان و لە گەورەی ئەو تاوانی کە کرا لەبەر ئەوەی مرۆڤایەتی و یەژان زوڵمێک بوو بەرامبەر بە شارەکە اینجا بە بنە ماڵی کاکەزانە. پەیامان داوامان ئەوەیە لەو یاداشتا کۆمان کردوێتەوە کەوای سەرجەنابی مامۆستا ئەیخوێنێتەوە بۆ ئەوەی یاسا سەروەر بێتە سەرخەت. داوامان ئەوەیە ئیجراتێکی وا بکرێ لەم شارە ئەمە دووبارە نەبێتەوە، خوێنی کاکەزانە بێتە پێشەوایەک بێتە ڕێگایەک بۆ ئەوەی لە شاری چەمچەماڵە جارێکی تر ئیجراتێکی وا بکرێکەوە ئەمە دووبارە نەبێت. ئەگەر دەرفەتە بێت لەگەڵ مابن هەوڵەدەم بەڵێ من ئەگەر دەرفەتە بێ هەوڵەدەم زیاتر بەشداربوانی گربوونەوەکە وەرگرم و پەیامیان بگوازمەوە لەسەر ئەو پەیامانەی کە ئەمڕۆ ڕاروا لەم گربوونەوەی مامۆستا سڵاو لێبێ ڕووداوی کوژرانی مێر منداڵێکی تەمەن 18 ساڵ کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵاتیەکان و نێو چین و دۆژەکانی هەرێمی کوردستان بەدوای خۆیان پەیامی تۆ چیە لەم گربوونەوەکە؟ بەناوی خوای پەروەردگار منم گەنجە خزمی منە
ئێمە وەکو خزم و کەسوکار دوسێ ڕۆژە ڕەنگە هەرێکێک لە ئێمە ئاگەی لە خۆی نییە لەبەرەوەی زانی کە ڕووداوەکەمان چەند گەورەیە حەدەسێکی چەند گەورەیە کەسێک لە کەلارەوە گەنجێک لە کەلارەوە دێت دەمانچێکی پێەیە ماتۆرسکیلێکی پێ دێت بۆ بەنزینخانەیە کە ئەم کوڕەی ئێمە بۆ ئەوەی هەموو خەڵک بزانێ بۆ ئەوەی هەموو کورد بزانێ ئەم کوڕی ئێمە لە بەنزینخانەیەکە ئیشی کردو نەک لە بەنزینخانەکە بەڵکو لە غەسلێکە ئیشی کردو هاوکاری ئەو ماتۆرسکیلی داوە کە بەنزینی بۆ تێ کردو ڕۆژی بە 5,000 باوکی ئەو کوڕە کە کامیلی ناوە هەموو کەسوکاری ئەنفالە وەکو من هەموو کەسوکاری سێ خوشکی ئەنفالە دوو برای ئەنفالە دایکیشی ئەنفالە خۆی بە تاقانە ماوەتەوە کەسوکاری ئەنفال لە باتەوەی سەری ڕێز و نەوازشیان بۆ دانوێنین نەک بێنجەرگیان بسووتن و بیان کوشین ئێمە داواکارین لە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان هەموو دام و دەستگاکان ئیجراءات بکەن لەگەڵ ئەم کەسەی ئەم قاتیلە بە هیچ شێوەی دیفاعی لێ نەکەن بەیانی بەرەڵا بکرێت دوای 2 ساڵ بەرەڵا بکرێت و مەسئولێ بیکاتە حیمایەی خۆی و ئیمجا دەستکاتۆ پیا و کوشتنی تر نابێت لە سزا قڵەو بکرێ ئێمە داوای هەموو کەسوکارە ئێمە هەمومان 12 دین گشتمان خزم و کەسوکاری یەکین هەمومان قسەمان یەکە بڕیارمان داوە دەبێ ئەو گەنجە ئیعدام بکرێ ئەمە ئاخر بڕیاری ئێمەیە بە هیچ شێوە ئێمە لێ خۆش نابین ئەم ڕۆژ فراخی یاسایی لە کوردستانە هەیە من ڕێز و حرمەتم بۆ پیاوە سولحەکان وەکە پیاوی سولح دەستخۆشیان یەکەم کاری باشیان کردو لە کوردستانە خزمەتی زۆر باشیان کردووە بەڵام ئەو پیاوە بەڕێزانی کە پیاوی سولحن ئەبێت لە ئاستی ئەم جەریمان نابێبن سولحی عەشاری بکەن چونکە ئەمە جەریمێک ئەمە قەتڵە قاتڵ لە وڵاتی ئێمە ئێستا ڕێزی لێگیرێ قاتڵ لە وڵاتی ئێمە کە بەر ئەبێت دوای 2 ساڵ لە سجنە ئەبێتە حیمایە یەکێک لە مەسئولەکان دوایی خەڵک ڕێز لە قاتڵ ئەگرێ لەبەرەوەی پیاوی کوشتووە قاتڵ ئەبێت لە وڵاتی ئێمە قەبیح بێ ناشرین بێ ڕسوا بێ شەرمەزار بێ نەک ئێمە بڕۆین ڕێزی لێ بگرین نەک بڕۆین مەسئولی بیکاتە حیمایە مەسئولەکانی خۆشی بۆیە من لێرەوە فراخی یاسایی